چاوەڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ، هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن. بە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بن. ئەوەی هەنووکە لە دروشمەکانی خوێندکاران و باقی بزوتنەوەکانی دیکەی ناوخۆی ئێران دەبیسترێت، تەنیا هەندێک خواستی سنفی نییە. بگرێت دروشمەکان زۆر لەوە سەرترن و بە جۆرێک دژی دیکتاتۆر و بنەماکانی کۆماری ئیسلامی. جێگەی وەبیرهێنانەوەیە کە ساڵی 1970 هەتاوی لە کاتی خۆپیشاندانەکانی کۆمەڵانی خەڵک لە ڕێوڕسمی سیانزەی ئابان کە خەڵک بە شێوەیەکی شیا و هەلەکەیان قۆستەوە، خوێندکاران لە یەکێک لە زانکۆکانی ئێران وێنەی خامنەیان هێنا خوارەوە. ئەمانش دەرخەری ئەو ڕاستین کە ڕادەی گەشەی بیرۆکە و بەرەنگاری و خەبات لە دژی کۆماری ئیسلامی و سەرجەم سیاسەتە نادیموکراتیەکانی لە ناو زانکۆکاندا نهادی نەبووە و ئەگەر بەشێک لە خوێندکارانی سەردەمی ڕفۆرمخوازانی حکوومەتی لەسەر ئەو باوەڕەیە بوون کە کۆماری ئیسلامی توانای گۆڕینی هەیە بە شێوەی ڕفۆرم، ئەم جارەیان گەیشتونەتە ئەو ئاستەیە کە ئەم ڕژیمە وەڵام دەرەوە نییە و تەنیا ڕێگە نەمان و لە ناوچوونی کۆماری ئیسلامیە. لەلایەکی دیکەوە بزوتنەوەی خوێندکاری کورد لە هەناوی خۆیدا باوەڕمەند بە مافی نەتەوەی کوردە. بەتایبەت کاتێک خوێندکارانی کورد بۆ یەکەمین جار دەچنە زانستگای شارە ناوەندیەکانی ئێران و بینینی هەلومەرجی ئابووری و پیشەیی و خۆشگوزەرانی ئەو شارانە هەست بە هەڵاواردنێکی نەتەوەیی دەکەن. بمبۆنەوە ئەوەش دەبێتە هەوێنێک بۆ داواکاریەک لانیکەم بۆ قەرەبووکردنەوەی ئەو پراوێز خستنە و بێبەشکردنە لە سیستمی بەڕێوەبەری وڵات کە بۆتە هۆی دواکەوتنی ئابووری و بە شێوەیەکی نەوتراو شارمەندی پلەی دوو هەژمارکردن. لێرەدا بزوتنەوەی خوێندکاری کورد جیاواز لە بزوتنەوەی خوێندکاری سەراسەری کە لە سەردەمانێکدا داوای چاکسازی و پێداچوونەوە و دەستەبەرکردنی هەندێک مافی سنفی دەکرد، بزوتنەوەی خوێندکاری کورد بە پێچەوانەوە هەر لە سەرەتاوە خوازیارێ هەندێک گۆڕانکاری بنەڕەتی تر بووە لە حاکمیەت و خۆیان و ڕێخستنەکەیان گرێ نەداوە بە هەندێک چاکسازی ڕۆتۆشکراوی ڕێفۆرمیستی. هەر بمبۆنەوە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ پرسی چالاکی خوێندکاری کورد لە زانکۆکانی دەرەوەی شارە کوردنشینەکان. لەم ئاراستەیەشدا داوامان لە یەکێک لە چالاکانی پێشووی خوێندکاری کردووە و لەم بابەتە چەند پرسیارێک ئاراستەی دەکەین. بەڵام سەرەتا وەک نەریتی بەرنامەی گزینگ چەند هەواڵێکی زانستگاکانی ئێران و کوردستان دەبیستین و دەگەڕێنەوە لاتان. ناڕەزایەتی خوێندکارانی زانستگای ئیلام. خوێندکارانی زانستگای ئیلام بە ڕیزکردنی سینینان خواردن ناڕەزایەتی خۆیان بە گرفتە سنفیەکانی ئەو زانستگایە دەربڕی. بە پێی هەواڵێکی ئاسووی ڕۆژهەڵات ڕۆژی شەممە ڕێکەوتی 26 ڕەزبەر لە ناڕەزایەتی بە خراپی بواری سنفی خوێندکاران لە حوشەی و زانستگایە کۆبوونەوە و بە ڕیزکردنی سینینان خواردن لە سلف سرویس تا ژووری سەرۆکی زانستگا ناڕەزایەتی خۆیان بەو دۆخە دەربڕی. بە پێی هەواڵەکان یەکێ لە سەرەکیترین ویستی خوێندکاران دامەزراندنی شورای سنفی خوێندکاران بوو. بە وتە یەکێک لە خوێندکارانی ئەو زانستگایە ماوەیەکی زۆرە ئەوان لەگەڵ گرفتی سنفی بەتایبەت لە بەشی سلف سرویس و خابگا بەرەوڕۆن و سەرەڕای بەڵێنی چەندین جارەی بەرپرسانی زانستگا هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە. جێگەی ئاماژەیە زانستگای ئیلام تا ئێستا شورای سنفی نەبووە و باقی کانونە خوێندکاریەکانی ئەو زانستگایە چالاکیەکی بەرچاویان نییە. خامنەیی پەروەردەکردن لە بواری زانستە مرۆییەکان دەبێتە هۆی بێدینبوونی خوێندکاران لە ئێران. عەلی خامنەیی جارێکی دیکە خوازیاری گۆڕانکاری لە زانستە مرۆییەکان لە ئێران بوو. بە پێی هەواڵێکی ئاسووی ڕۆژهەڵات عەلی خامنەیی ڕۆژی شەممە ڕێکەوتی 26 ڕەزبەر لە بڕیارێک بۆ دەستپێکی خولی نوێی شۆرای باڵای ئینقلابی فەرەنگی نووسیوێتی کە گۆڕانکاری لە زانستە مرۆییەکان لە ئێران بە ئاکامی دڵخواز نەگەیشتووە و دەبێ مهەندسی فەرهەنگی جددیتر کاری لەسەر بکرێت. ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ماوەی 5 ساڵە بەردەوام جەخت لەسەر گۆڕانکاری لە زانستە مرۆییەکان دەکات و چەندین جار وتوێتی کە پەروەردەکردن لەو بوارەدا ئێستا دەبێتە هۆی بێدینبوونی خوێندکاران. شورای باڵای فەرهەنگی نزیکەی 40 ئەندامی هەیە و ئەرکی گۆڕینی ناوەڕۆکی زانستە مرۆییەکان و بەڕێوەبردننی پلانی مهەندسی فەرهەنگی لە ئەستۆیە. نادیاربوونی چارەنووسی سێ زیندانی مەدەنی کورد لە مەهاباد.
سێ شارۆمەندی مەهابادی کە ماوەی 7 مانگە دەست بەسەر کراون چارەنووسیان نادیارە. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، سێ زیندانی کورد بە ناوەکانی سابیر شێخ عەبدوڵڵا تەمەن 27 ساڵ و خوێندکاری کارناسی باڵای بیمە لە زانستگای ئەلامە تەباتەبایی تاران و حوسێن عوسمانی و دیاکۆ ڕەسوڵزادە کە ماوەی 7 مانگ لەوە پێش دەست بەسەر کرابوون تا ئێستا چارەنووسیان نادیارە. هەر بەپێی هەواڵی کەمپەین بنەماڵەی ئەو زیندانیانە تا ئێستا نەیانتوانیوە چاویان بە ڕۆڵەکانیان بکەوێت و بە دوواداچوونیان بۆ ناوەندە قەزایی و ئەمنیەتیەکان بێئاکام بووە. ئەو سێ زیندانیە ماوەی 7 مانگە بەبێ دادگاییکردن و بێبەشبوون لە پارێزەر زیندانی کراون و تەنانەت هیچ کەس بە وردی ئاگاداری شوێنی دەست بەسەرکردنیان نییە و ئەوەش نیگەرانیەکانی سەبارەت بە چارەنووسی ئەو سێ زیندانیە زیاتر کردووە. لە ڕێکەوتی 28 گوڵانی ئەمساڵ وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیەندراوێکی دەرکرد کە چەند کەس لە بەڕێوەبەرانی تەقینەوەی 31 خەرمانانی ساڵی 1389 مەهابادی دەست بەسەر کردووە و ئەو سێ کەسەی وەک بەڕێوەبەرانی ئەو تەقینەوەیە ناساند. لە کاتێکدا 4 ڕۆژ پاش تەقینەوەکەی شاری مەهاباد یەکێک لە فەرماندەکانی سوپای پاسداران بە ناوی عەبدوڵڕەسوڵ مەحموودابادی بە هەواڵنێری فارسی ڕاگەیاندبوو کە 30 کەس لە بەڕێوەبەرانی سەرەکی و تەقینەوە لە شوێنێک لە نزیک سنووری ئێران و عێراق بەدەستی هێزەکانی سوپای پاسداران و سەربازانی گومنامی ئیمامی زەمان کوژراون. لە کاتێکدا ئەو سێ کەسا خەڵکی مەدەنی شاری مەهاباد بوون و بە پێچەوانەی وتەکانی وەزارەتی ئیتلاعات ئەو کەسانە هیچ کات سەردانی عێراقیان نەکردووە. یەکێک لەو کەسانە خوێندکاری زانستگای ئەلامەی تەباتەباییە و وەزارەتی ئیتلاعات بۆ شوێنونکردن ناوی سابیری بە ساڵح ڕاگەیاندبوو. دوو کەسەکەی دیکەش بە ناوی حوسێن عوسمانی و دیاکۆ ڕەسوڵزادە هیچ کردەوە و چالاکیەکی سیاسیان نەبووە. چارەنووسی دوو چالاکی فەرهەنگی خوێندکاری دەست بەسەرکراوی کورد نادیارە. دوو چالاکی فەرهەنگی خوێندکاری کورد کە ماوەی 10 ڕۆژ لەمەوبەر لە خۆپیشاندانەکانی پشتیوانی شاری تاران لە کۆبانێ دەست بەسەرکراون چارەنووسیان ناڕوونا. بەپێی هەواڵی ئاژانسی هەواڵدەری کۆرتپا، ئاسۆ ڕۆستەمی و عەلی نووری ڕێکەوتی 16 ڕزبەر دوای خۆپیشاندانی کوردەکانی تاران لە کۆبانێ لە بەردەم دەفتەری نوێنەرایەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کران. یەکێک لە نزیکانی ئاسۆ ڕۆستەمی ڕایگەیاندووە لە ماوەی ئەو 10 ڕۆژەدا هیچ زانیاریەک لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە لەمەڕ ئەو خوێندکارە کوردە بە ئێمە نەدراوە. لەو بارەیەوە هەواڵدەری هێرانە بڵاوی کردبوویەوە. عەلی نووری یەکێکی دیکە لە دەست بەسەرکراوەکانە کە لە ماوەی ئەو 10 ڕۆژەدا تەنیا یەکجار بە تەلەفۆنی قسەی لەگەڵ بنەماڵەکەی کردووە. هەتا ئێستا هۆکاری دەست بەسەرکردنی ئەو دوو هاوڵاتیە نەزانراوە. ئاسۆ ڕۆستەمی تەمەنی 28 ساڵە و شاعر، مامۆستا و چالاکی مافی منداڵانیشە و عەلی نووری 21 ساڵی تەمەنە و خوێندکاری معماری زانکۆی پەرەندە. ئەو دوو هاوڵاتیە هاوکات لە بواری خوێندکاریشدا چالاکن. سزای یەکترم بێبەشی لە خوێندن بۆ خوێندکارێکی کورد. خوێندکارێکی کورد لە زانستگای ورمێ بۆ ماوەی یەکترم لە خوێندن بێبەشکرا. بەپێی هەواڵی نیسان نیوز، خوێندکارێکی کورد لە بەشی ئابووری زانستگای ورمێ بە ناوی مەحموود جاسمی بە تۆمەتی بڵاوکردنەوەی بابەتی ناڕاست لەلایەن حراسەتی ئەو زانستگایە بۆ ماوەی یەکترم لە خوێندن بێبەش کراوە و نامەی بێبەشی لە خوێندنی ئەو خوێندکارە لە حراستەوە بۆ بەشی کاروباری خوێندکاری ئەو زانستگایە پشتڕاست و ڕەوانە کراوە. ناوبراو خەڵکی شاری خۆیە و لە زانستگای ورمێ سەرقاڵی خوێندنە و بە تاوانی هاوکاری لەگەڵ گۆڤارە کوردیەکان و سەرنووسەری گۆڤاری خوێندکاری لاهی لەلایەن حراسەتی زانستگاوە چەندین جار هەڕەشەی لێکرا بوو. گۆڤاری خوێندکاری لاهی پاش بڵاوکردنەوەی یەک ژمارە ڕێکەوتی 28 گەلاوێژ لەلایەن کۆمیتەی چاوەدێری بەسەر گۆڤاری خوێندکاری زانستگای ورمێدا ڕاگیرا. خوێندکارانی مەریوانی لەبەر سرودی کۆماری ئیسلامی هەڵنەستان. لەگەڵ کردنەوەی یەکەم ڕۆژی زانستگا، خوێندکارانی زانستگای پەیامنووری شاری مەریوان لە کاتی بڵاوبوونەوەی سرودی کۆماری ئیسلامی هەڵنەستان. بەپێی هەواڵی گەشتوو بە ئاسۆی ڕۆژهەڵات، ڕۆژی سێشەممە 29 ڕزبەر ڕێوڕسمێک بە مەبەستی کردنەوەی یەکەم ڕۆژی خوێندن لە زانستگای پەیامنووری شاری مەریوان بەڕێوە چووە. بەپێی سەرچاوەی هەواڵەکە، لە کاتی بڵاوبوونەوەی سرودی کۆماری ئیسلامی ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی ئەم زانستگایە بە ناڕەزایەتی لە ڕژیم لە کاتی وتنەوەی سرودەکە
لە جێگەی خۆیان هەڵنەستان و ئەمەش نیگەرانی و تووڕەیی بەرپرسانی بەشداربوو لەم ڕێوڕسمەی لێکەوتەوە. هاوکات لەگەڵ ئەوە و لە درێژەی ڕێوڕسمەکەدا دوو کەس لە خوێندکاران وەک نوێنەری خوێندکارانی زانستگای پەیامنور قسەیان کردو لە قسەکانیاندا داکەوتیان لە خۆڕاگری خەڵکی کۆبانێ لە بەرابەر هێرشی هێزە تەروریستیەکانی داعش کردو. ئەمەش بۆ هۆی پێشوازیەکی زۆری خوێندکارانی ئەو زانستگایە. هەر لەو ڕێوڕسمەدا خوێندکارانی زانستگای پەیامنوری شاری مەریوان پێشانگایەکی نیگارکێشیان کردبووەوە کە پێشکەش کرابوو بە منداڵانی شاری کۆبانێ. مامۆستایەکی کورد بەهۆی پۆشینی جلوبەرگی کوردی لە زانکۆ دەرکرا. مامۆستایەکی کوردی پەیمانگەی تکنیکی بۆکانی کوردستانی ڕۆژهەڵات بەهۆی پۆشینی جلوبەرگی کوردی لە سەرکار لابرا. بە پێی هەواڵەکان سیروان ئیسماعیل پوورەقدەم پارێزەر و یاساناس لە دەستپێکی وەرزی نوێی خوێندنی ئەمساڵدا بانگهێشتی بەڕێوەبەرایەتی زانستگا و شوێنی وانەوتنەوەی کراوە و بڕیاری دەرکرانەکەی پێڕاگەیەندراوە. ئەو مامۆستا کووردا پێشووتر چەندجا لەلایەن ئاسایشی زانستگاوە هۆشداری پێدرا بوو کە جلوبەرگی کوردی لەبەر نەکات و دوجار هەر بەم هۆکارە کارەکەی لێ ئەستێنراوە. سیروان ئیسماعیل پوورەقدەم دەرچووی کۆلیژی یاسایی زانستگای بەهەشتی تارانە و هاوکات لەگەڵ پارێزەری ماوەی 4 ساڵە لەو زانستگایە وانەی یاسای مەدەنی، یاسای بازرگانی و هەتا دوایی دەوتەوە. بەشداری وەفدێکی کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات لە کۆبوونەوەی دیفاع لە تزی پایاننامەی شەیما سەعید حەمەلاو بە ناونیشانی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 20 دەی 2014 زاینی کاتژمێر دەی سەرلەبەیانی لە هۆڵی یەکی بەشی جوگرافیا لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی کۆبوونەوەیەک بۆ دیفاع لە تزی پایاننامەی خاتوو شەیما سەعید حەمەلاو بە ناونیشانی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەڕێوەچوو. لەم کۆبوونەوەیەدا جەخت کرایە سەر شێوازی دروستبوونی حیزبی کۆمەڵە و هەروەها مێژووی بەرەنگاری و خەباتی ئەم حیزبە لە پایاننامەکەی خاتوو شەیما سەعید حەمەلاو درایە بەرباس و بەڕێزیان وتارێکیان لەسەر بابەتەکەیان پێشکەش کرد و دواتر لەلایەن چەندین مامۆستا و پسپۆڕی ئەو بوارەشەوە چەندین پێشنیار و تێبینی و قسە و باسێکی چڕوپڕ هاتە ئاراوە. جێگەی باسە وەفدێک لە ئەندامان و دەستەی بەڕێوەبەری کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات پێکهاتوو لە هاوڕێیان فواد محەممەدی، چیا عەزیزی، فواد شێربەیگی و سیروان حوسێن پەناهی بەشداریان لەم کۆبوونەوەیەدا کرد. وەک یەکەم پرسیار لە جەنابیان چالاکی خوێندکاری کوردی زانکۆ گەورەکانی ئێران لەوانە خوێندکارانی کوردی زانستگاکانی تاران لە بواری چاپ و بڵاوکردنەوەی گۆڤارە خوێندکاریەکان و بەڕێوەبردننی ڕێوڕسمەکان چۆن هەڵدەسەنگێنن؟ چاپەمەنی و گۆفارە خوێندەکاریەکان یەکەم هەنگاو و یەکەم ئازموونی هاوکاری جەمعی و گرۆپی خوێندەکارانی کورد بوو. لەم بوارەدا گرنگی تایبەتی هەبوو بۆ خوێندەکاران و لاوانی کورد لەبەرەوەی کە لە ئێراندا کۆمەڵگای مەدەنی داخراوە وە کاری جەمعی یەکێک لە کڵێنە گەورەکانی کۆمەڵگای ئێران بەگشتی وە کوردستان بە تایبەتە. بۆیە ئەم ئازموونە یارمەتی لاوانی کورد ئەدات کە بتوانن دوای زانکۆ لە ناو کۆمەڵگای کوردستان ڕۆڵێکی باشیان هەبێت بۆ کاری جەمعی و سیاسی. جگە لە ئەمە کاریەکان کەش و هەوایەکی دەخڵقاند کە خوێندەکاری کورد جەسارەتی ئەوە پێیا بکە کە پێنووسە بەکاربێنێت و بیرۆڕامانی خۆیان بنووسن لەبەر ئەوەی نووسین لە قوناغە بڵندەکان هەر کولتور و ملەتیکە. جگە لە ئەمانە لە ڕێگەی ئەم گۆفارانەوە سامانێکی کۆمەڵایەتی دروستە بوو کە لاوان و خوێندەکارانی کورد بتوانن بیرۆڕای خۆیان لەگەڵ یەک بگۆڕنەوە. بەگشتی ئەتوانین بڵین کە کۆی ئەمانە ئەبووە هۆی باوەڕ بە خۆبوونێکی گەورە کە دوایی بتوانن لە ئاسی کردەوە و تێۆریدا
ڕێبەرایەتی گوتاری کورد بکەن و بزوتنەوەی کورد درێژە بدەن. ڕێوەڕەسمەکان و کۆبوونەکانی خوێندەکارانی کورد کاریگەریەکی گرنگی لەسەر ناسینی یەکتر لەناو خوێندەکارانی کورد و هەروەها باوەڕ بە هێزی خۆیان بوو. خوێندەکارانی کورد لەم ڕێوەڕەسمانەدا شێوازی ڕێخستن و ئۆرگانیزاسیۆنیان تەجروبە دەکرد و یەکیان باشتر دەناسی. کاتی کە خوێندەکاران یەکیان لەم جۆرە جێگایەکدا ئەدی کە چەند هاوبیر و هاوئامانجیان هەیە، حەستیان بەوە دەکرد کە تەنها بەتەنێ نین، بەڵکو هێزێکی زۆریان هەیە ئەتوانن بە هاوکاریەک هەنگاوی زۆر بۆ ئامانجەکانیان بنن. زۆر جارێک لەسەر بابەتەکانی هاوبەش بە تێر و تەسەلی و بە شێوازێکی زانستی و مارەفەتناسیانە قوڵ دەبوونەوە. ئەم ئاڵوگۆڕە فکرییانە بوو بە هۆی وێزاقێکی گەورەی هزری و توێژی خوێندەوانانی کورد بەتایبەت و کورد بەگشتی، کە ئەمە خۆی کاریگەریەکی هەستیار لەسەر کۆمەڵگای کوردی و تەنانەت حیزبە سیاسیەکانی کورد بووە. دەتوانین بڵین کە بزوتنەوەی خوێندەکاری و مەدەنی کورد لەم ساڵانەدا توانیە دوای خەباتی چەکدارانی کورد بزوتنەوەی کورد زیندوو و گەرم لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕابگرێت و ببێتە قۆناغێکی نوێی لە بزوتنەوەی ئازادیخوازی کوردستان. وەک دووهەم پرسیار لە بەڕێزیان ئەوەیە کە لە ڕێوڕەسم و بۆنەکان کە خوێندکارانی کورد بەڕێوەیانەوە دەبرد و زۆرتر لەسەر کەسایەتیە کوردەکان بوو، شێوەی هاوکاری و هەڵسوکەوتی بەرپرسانی زانستگا لەو بوارەدا چۆن بووە؟ ئایا لە کارەکاندا یارمەتی دەربوون یا زیاتر لە بیری بربەسنانەوەدا بوون؟ خۆتان دەزانن کە ئەو دەرفەتانە کە لە زانکۆ بۆ خوێندەکارەکان دەسەکەوت لەبەر گوشاری بزوتنەوەی خوێندەکاری بوو و بەرپرسانی زانستگا هەمیشە لە جوڵانەوەی خوێندەکاری دەترسان، بۆیە نەیان دەتوانی کە بە گشتی زانکۆ کۆنتڕۆل بکەن، بۆیە دەیانویست جۆرێک بە قسەی خۆیان مدیریەتی خوێندەکاران بکەن. لەبەر ئەمە هەمیشە هەوڵیان ئەوە بوو کە چالاکی خوێندەکاریەکان تا ئاستێک کۆنتڕۆل بکەن کە کاریگەری کەم و کەمتر بکەنەوە. لەم بوارەدا هەمیشە ئاستەنگیان بۆ چالاکی خوێندەکاریەکان دروست دەکرد. زۆر جار هەتا ڕۆژی ئاخر مجەوزی بەڕێوەبردننی مەراسمەکانیان نەدا، یان لە ساعەتەکانی دواییدا مەراسمەکانیان لەغوە کردەوە. جگە لە بەرپرسانی زانستگا لە دەرەوەی زانکۆش زەختێکی زۆر لەلایەن هێزە ئەمنیەتیەکان ئەخراتە سەر چالاکانی خوێندەکاری. لەم بوارەدا خوێندەکارەکانی کورد بە پێ بارودۆخی کوردستان بەگشتی زەختێکی زۆرتریان لەسەر بوو، بەڵام بە بۆنەی جەسارەتی کە خوێندەکارانی کورد بوویان هەمیشە لەناو زانکۆدا پێشەنگ بوون، هەمیشە حازر بوون هەزینەکانشی بکێشن تا دەنگی ئازادیخوازی لانی کەم لە زانکۆ ڕابگرن. وەک سێهەم پرسیار و دوایین پرسیار لە بەڕێزیان ئەوەیە کە ئێوە یەکێک لەو خوێندکارە کوردانە بوون کە لە کاتی ناڕەزایەکانی هاوینی 88 لەلایەن هێزە ئەمنیەکانی حکوومەتەوە خرانە زیندان. هەروەها لەو کاتە چەند خوێندکارێکی کورد لەوانە سانە عەژاڵە، کیانوش ئاسا و کەسانی تر لەلایەن حکوومەتەوە کوژران و بریندار بوون. ئایا دەکرێت سەبارەت بە چۆنیەتی بەشداری خوێندکارانی کورد لە ناڕەزایەکانی هاوینی 88 تەوزیحاتێکمان بۆ بدەن؟ هەروەها کە دیارە بە هاتنی مەحموودی ئەحمەدی نژاد، خامنەی وە سپای پاسداران پێیان وابوو کە توانیانە بە موهەندسی هەڵبژاردنەکان دەوڵەتش بخەنە ژێر کۆنتڕۆلی خۆیان. لەبەر ئەمە بە هاتنی ئەحمەدی نژاد یەکەم جێگای کە سەرکەوت کرا کوردستان بوو. ئەوەش دوایی شەهیدبوونی کاکشوانە سەید قادری لە مەهاباد کە حکوومەت بە شێوەیەکی دەڕەندانە
ئەو لاوە کوردەی شەهید کرد. دوایی کە کوردستان سەرهەڵدانی دژی ئەو کردووە نامرۆڤاییە کرد، ڕژیم دەستی بە سەرکەوتکردنی ملەتی کورد و بەتایبەت چالەکانی کورد کرد. ئەگەر چاوێک لە ئاماری دەستگیریەکانی ساڵانی 1384 هەتا 1388 بکەین، ئەیبینین کە بە سەدان چالاکوان و ڕۆژنامەوانی کورد دەست بەسەر کران. تاقریبەن هەموو چاپەمەنیە کوردەکان داخران و کەش و هەوایی زەبر و زەنگ خراتە سەر کوردستان. بۆیە سیستمی سەرکەوتی کۆماری ئیسلامی توانی لە 4 ساڵ، واتە لە ساڵی 1384 هەتا 1388 کوردستان سەرکەوت بکات. لەبەر ئەوەی کە هەر دەنگێکی ناڕزایەتی لە کوردستان بە توندترین شێوە سەرکەوتەکرا و کۆمەڵگای مەدەنی کوردستان وەک هێزی ڕێکخستن تەقریبەن قەڵاچوو کرا. بۆیە کوردستان بە گشتی نەیتوانی پشتیوانی کاریگەر لە بزوتنەوەی ئازادیخوازی شارە گەورەکانی ئێران بکات. بەڵام لەبەر ئەوەی کە بزوتنەوەی سەوز توانی دوای چەند مانگ ببێتە داخوازیەکی ئازادیخوازی و دیموکراسیخوازی لە ئێران، خوێندەکاران و چالاکانی کورد بە شێوەیەکی بەربڵاو لە شارەکانی تری ئێران و بەتایبەت لە تاران بە هانای ئازادیخوازانەوە بچن و لە ڕیزی یەکەمدا خۆیان دەربخەن. بۆیە دەبینین زۆر لە شەهیدانی ئەو بزوتنەوەیە کورد بوون، وەک شەهید کیانوش ئاسا، وەکو شەهید سانە ئەژاڵە کە یادیان لە مێژووی ئازادیخوازانە بۆ هەمیشە دەمێنێت. منش بەش بە حاڵی خۆم وەکو کوردێک هەستم بە گرنگایەتی کرد و لەگەڵ باقی هاوڕێیانمدا بەشداری ئەو بزوتنەیەمانە کرد. خوێندکارانی کورد، ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبووکی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان ئاراستەی بەرنامەکەمان بکەن. لێرەشدا بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامەی گزینگ. شەو و ڕۆژێکی شاتان بۆ بە ئاوا دەخوازین و ماڵاوە.